سڵاو برادران لەم وانەدا باس لە چۆنێتی داوڵۆدکردنی ئەپەکانی ئەندروید دەکەین کە چۆن لە ڕێگەی وێبسایتی پلەی داوڵۆدی سەر کۆمپیوتەرەکەمان بکەین. چەند برادرێک ئەو پرسیاریان کردو بۆی بتۆن هەم لەسەر ڕێگەی USB وە بوازنە بۆ ناو مۆبایلەکان یان یاخود وەکو ئەرشیف لەناو کۆمپیوتەرەکان ئەو بەرنامەیەکە دەیانەوێت هەڵیگرن یاخود ئەو بەرنامەیەکە لەسەر پلەی هەیە دەتوانن بخۆدان لەسەر کۆمپیوتەرەکانتان بەکاربێنن. باز بکەین کە چۆن ئەو ئەپانە داوڵۆدی سەر کۆمپیوتەرەکانەوە بکەین. بەڕێزان وێبسایتێک هەیە بۆ ئەنجامدانی ئەم کارە بە ناوی apps.evozi.com apk-downloader. ئەگەر سێریکەن لەسەر پۆستەکەی فەیسبوک دامناوە هەردوان ڕێک کلیکی بکەن. من ئێستا کۆپیم کردو لە شوێنی براوزەرەکە سێرچێکی بۆ دەکەم. ئێستا وێبسایتەکە بەم شێوەیە ئەم بۆکسیتەیە. ئێستا دەڕۆین بۆ سەر وێبسایتی گوگڵ. لە بەشی گوگڵ لە لیستی پلەی واتە هەموو ئەپەکانی ئەندروید لێرن. بۆ نمونە ئێمە پێویستمان بە پرۆگرامێک یاخود هەروە بتون ئەمانەی بۆ خۆمان پرۆگرامێک ئەرشیف بکەین یاخود لەسەر کۆمپیوتەرەکانمان بەکاربێنین. بۆ نمونە ئێستا من پرۆگرامێکی گێم داوڵۆد دەکەم سەر کۆمپیوتەرەکەم دواتر لە ڕێگەی USB وە دەیگوازم بۆ سەر مۆبایلەکەم. بۆ نمونە ئەم سیارەیە لینکی ئەم گەیمە کۆپی دەکەین واتە ئەم وێبسایتە کە کۆپیمان کرد ڕۆن بۆ سەر ئەو سایتێکە کردمانەوە. لێرەدا بۆکسێک هەیە لەو بۆکسەدا ئەو لینکی کە کۆپیمان کرد ئەلێرە پێستی دەکەین. ئێستا کە پێستمان کرد بنێرێت داوڵۆد لینک کلیک دەکەین تۆزێک چاوەڕێ دەکەین تا ئەو بەڕێزە لینکی داوڵۆدەکەمان بۆ دادەنێ. نازانم ئەم ئەندروید خەریکی وەرزشکردن یان خەریکی ئۆکێ. ئێستا ئەم لینکەمان بۆ هەڵکردراوە کلیک هەر تو داوڵۆد ئۆکێ. ئەمەش ناوی گەیمەکەیە. ئەگەر کلیکمان کرد سیرکە لە خوارەوە ئەپەکە خەریکە داوڵۆد دەبێ. بەڕێزان کە داوڵۆد بوو دەتوانین لە ڕێگەی USB بوازین ناو کۆمپیوتەرەکە مۆبایلەکەمان ببورن یاخود هەر لەسەر مۆبایلەکەمانیشی پێ بکەین show in folder. ئێستا سیرکە ئەمە پرۆگرامەکەمانە. هیوادارم سوودی هەبێ بتوانن سوودی لێوەرگرن.